بەناوی خوای بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لە بێبینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمرانەمی خۆشحاڵم جارێکی تر لە شاشە جوانەکەی پەیامەوە دێمەوە خزمەتیەوەی خۆشەویست ئەمڕۆژ لە نێو جەماوەر و خەڵکی شاری هەولێرم دەمەوێت تاوتوێی ئەم جارە تاوتوی ژیانی هاوڵاتیان نەکەم چکەوەنە بێئەمەل بووین کە ژیانی هاوڵاتیان باش بێت و گوزەرانیان چاک بێ چوینەتە زەر ژیانی ئاژەڵان لە هەرێمی کوردستان بزانین چۆن ئاژەڵان لە هەرێمی کوردستان پارێزراون ئەخۆ ژیان و گوزەرانی ئاژەڵ ئێستاکە چۆنە ئەری بۆچی بە هەر شەقام و کوچە و کۆڵانێک ئاڕۆیت ئەبینیت ئۆتۆمبیلێک بە تەواوەتی ساگێک یاخود پشیلەیەکی پان کردوتەوە پلیک کردوتەوە بە زادەکە ئەخۆ بزانین هۆکاری تۆپین یان مردنی و هەموو ئاژەڵەیە لە هەرێمی کوردستان چییە ئەخۆ بزانین چێ بەرپرسە لەوەی کە ئاژەڵەکان بەردەوام لە نێو کوچە و کۆڵانەکان ئەسوڕێنەوە من ڕاوسەرنجی هاوڵاتیان وەرەگرم ئێوەش بینەر و بیسەرمان بن دەربارەی تەوەرەکەمان لە ئایندێکی نزیکابێ بە مەترسی بۆ سەر مرۆڤ کۆمەڵە نەخۆشی گوازراوە لە بینی ئێمە و ئاژەڵەکانە هەیە گوناحنەوەش بەشیمە گیانیان هەیە ئەگەر ئێمە ڕێز لە درەختێک نەگرین ئەگەر ڕێز لە ژیانی ئاژەڵێ نەگرین من پێم وایە ڕێز لە ژیانی خۆشمان ناگرین لێمە ڕۆژ نییە پشیلە نەبینین کە فلیخێنراوەتەوە بەسە ئەو جادێ هەر کورانش دەست 6 هەفتەشی لێ و دەمندار بە دووی کەتیە بەردەوام من لەسەر شەقامەکانە بینم لەسەر بەشێک زۆر لە شەقامەکان هەرێمی کوردستان ئاژەڵ کەوتووە یان ئاژەڵ مردووە یان سارە لێ یاوە ئایا بەڕای تۆ ئەم کێشەیە لە چیوە سەری هەڵاوە و لە هەرێمی کوردستان تاسان ڕێز و حرمەت بۆ ئاژەڵە چێویانە داهەندرێت کێشەکە لە ڕاستە لە پێشەوە پەیوەندی بەوە هەیە ژماری ئاژەڵەکان زۆرن ئاژەڵە بەرەڵاکان لای ئێمە لە سەگ و پشیلە و گوێدرێژ و وڵاخی بەرز خۆی بینێتەوە کە هەم پەیوەندیان کردو بە ئینسانەوەین لەگەڵ ئینسانان دەمێکە میژێکی درێژیانەیە ناتوان وەکو ورچێک وەکو شێرێک لە شاخ بشینەوە بێت لەگەڵ نزیکی مرۆڤن کە نزیکە من لێرە کللتوری وشاری مامەڵە کللتوری مامەڵەکردن و شاری زۆ زایفە ئەم وشاریە پێویستە میدیا چاچکاتەوە پێویستە قەناتەکەی ئێوە پیاوانی ئاینی بەڕێز چاچکەنەوە ئەمە بەرپرسیاتیشی ئاینیە بەڕاستیەوە ڕەحمیشی گەورەیە بۆ ئاشەڵەکان کە بێ ئێمە بیکەین و لە هەمووی زیاترەوەی مەسەلەن بۆ نمونە سەگ زۆرە لەبەرەوەی سەگ زۆر زیاکە ساڵێکە 8 بۆ 12 بەچکەیە بێ یانێ ئەگەر ئەم ساڵ 1000 سەگی دایکەمان هەبێ ساڵی ئایندە 12000 سەگمان هەیە وێم ژمارەیە خەریکە لە کۆنتترۆل دەرەچێ زۆر بەجددی پێویستە حکوومەت بێتە پێشەوە ئێمە دوو پرۆژه یاسامان پێشش کردووە لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانی کوردستان بۆ دروستکردنی شێڵتەرێکی نیشتیمانی گەورە لە هەموو پارێزگایەکە پەناگەیەک کە ئەم ئاژەڵە بەرەڵایانە کۆبکاتەوە بیخاتە ئەوێ چکە ئێمە بۆ تەندروستی مرۆڤیش زۆ گرنگە لە وڵاتانی تریش ئاژەڵ ئاوا لەسەر شەقامەکانە مناڵە ترسێنێ سارە لێدا یاخود چەندین ڕوودا یا تووشۆ دروستەکە لە وڵاتانی تریژ وایان تەنها لە هەرێمی کوردستانم بێسەروبەری هەیە بۆ جۆرێک لە ئاژەڵە نەخێر لە من لە ئەوروپاژیم لەوێ ڕێزیشی گەورەی ئاژەڵە ژیری هیچ ئاژەڵێکی بەرەڵا لە سوید نییە لەسەر جادە سەگێک ببینی یان پشیلێک ببینی بێخاوەن بێ بەڵام لایەنی کەم لە وڵاتەکانی دراوسێمان باەرە بەراورد نەکەین بە سویلایانی کەم مەسەرەن ینی حکوومەت هەرێمی کوردستان بەقەر ئێرانی پێ ناکرێ بەقەر ئەردوانی پێ ناکرێ بەقە عربستانی سعودی پێ ناکرێت بەقەت تورکیای پێ ناکرێت کە تەنیشتمانە شێڵتەری گەورەی دروست کردەوە بۆم ئاژەڵان چکە ئەمە شتێکی تر لە ئایندێکی نزیکابێ بە مەترسی بۆ سەر مرۆڤ کۆمەڵە نەخۆشی گوازراوە لە بینی ئێمە و ئاژەڵەکانە هەیە ئەوە زۆ گرنگە یان گەلە سەگێک لە کۆڵانێکە مناڵێکی سەرەتایی پۆلی یەک ناتوانێت بچێت بۆ قوتابخانە ترسێت پەلاماری بن خۆ بێمە حلکەین ئەمە یەک دوو ئاژەڵەکان لە مەترسیان لە خەتەرانە نپشیلێک لەبەری کۆترێکی خواردۆی کەنە ناو قەفەزێکەوە و بەسیغی کوژن ینی لێرە دوێنێ شەو لە ناو هەولێر کۆمەڵێک دەڕەندا کۆمەڵێک خوانەناس قاچی سەگێکیان بە زیمووی بڕیوەتەوە و بەرەڵاشان کردو ینی کەی بێمە چوونە سەری بینیمانە خوێنی لێتکا و ئەڕۆی چۆن ئەمانە بوەستێنی ئەمێ زۆر ڕازگویانە پێ بڵم لە کللتور و مێژووی ژیانی ئێمەیە ژیانی کۆمەڵایەتی ئێمەیە شتێک نییە ناوی ڕێزگرتن لە ئاژەڵ بێ زەنی مامۆستا بۆیە
ئامان جێمە لە کەمپینەکەەوە هاوڕێیانیشم دڵنیام کە هاوڕان لەگەڵمە ئەوەیە کە ئێمە خەڵکی خۆمان خەبەر بکەینەوە و لە هەمان کاتە ینی هاوکاری حکوومەت بکەین لەوەی کە بێتە پێشەوە لەم پرسەیە و چیتر لەوە زیاتر ئازارانی ئاژەڵ و زەلیلکردنی ئاژەڵ بەم ڕەنگە بەڕاستی ڕابژیرێ ومە پێمان وایە ئەمە تاوانە و بێ ئەم تاوانە ڕاگیرێ بەسی ئەوەکەی کەلتور بەڵام ئەگەر ئێمە بچینەوە مێژووی خۆمانە بینین کورد مێژوویەکی هەیە لەگەڵ ئاژەڵەکان و سەگی بەخێو کردووە سەگ پاسەوانەتی کردووە لە شاخە بەشێکی زۆری وڵاغیان بەکارێنەوە ڕەشە وڵاغیان بەکارێنەوە بۆ ئیشەکان ئەبینین جاران ڕێز و حرمەتی زیاترە گیرە بۆ ئێستا ئەم جیلەی ئێستا کە بەڕای تۆ هاوکارنی ینی هەروەکو بازەکەن ڕۆژانە بینین ساکوژرێ لاقی بڕێتەوە بریندارەکرێ لەبەرچی ئایا ئەم عقلیەتیان ئەم فکرەیە کێ چەندوێتی لە مێشکی تاکی کووردا ئەزانی مامۆستا ئەگەر ئێمە ڕێز لە درەختێک نەگرین ئەگەر ڕێز لە ژیانی ئاژەڵێ نەگرین من پێم وایە ڕێز لە ژیانی خۆشمان ناگرین ئەگەر باسی کللتور من مەبەسم لە بڵێن شتێکەکە ئەوە نیە باسی ڕۆشنبیریەکەکەم کە ئێمە نەمان بووە ئەگەر ئاژەڵیشمان خۆشویست بێ ئەگەر بەکاریشمانێ نابێ تا ئەو شوێنەی کە پێویستمان بۆ بەکارمانێناوە بەڵام من دڵنیا دەکەمەوە کە ئاژەڵ سەروەتی نیشتیمانیە و بوونەوەرێکە کە خوا دروستی کردووە پێویستە ڕێزی لێ بگیرێ من پێم وایە ئێمە ناتوانین و مافیەوەمان نییە ڕۆحمان ناوەتێ هەتا ڕۆحی لێسەنینەوە ئەمە ڕۆحێکە و هەز بە ئازارەکە و پێویستە لە ڕووی پەروەردەیەوە جارێشتر ئینسانی ئێمە پەروەردە بکرێتەوە بەوەی کە ئاژەڵ و ژینگە ئێمە هەمومان بەیەکەوە لەسەرم زەویاژین و بە هەمومان تاڵکەری ژیانین و جارێشتر دووبارەیەکەمەوە ئامانجی کەمپینەکە ئەوەیە بێگومان وەکو ماهاتماغانی دەڵێ کە هەر کۆمەڵگایەک دەکرێت ئاسی ڕۆشنبیری کۆمەلگاکە بۆ بخەم لێنێ کە تەمەشای بارودۆخی ئاژەڵەکانی ئەو کۆمەلگایە بکرێ باشە بۆ پێوەرە بێماگە سەری کوردستان بکەین بەڕاستی دۆخی ئاژەڵ زۆر خراپە یعنی هەر لە پشیلەوە بیگرا کە منداڵێکە بینێ گەنجەکە بینێ پیاوەکە بینێ پشیلەکە لێ ڕاکەمە یانی چی یعنی ئمە بووینەتە دێوەزمە بەسەو ئاژەڵانە لێمە ڕۆژ نییە پشیلە نەبینی کە فلیخێنراوەتەوە بەسە ئەو جادەیە سیارە بەسەرێکی تەنانەت شۆفێرێک نییە دابەزێت پاشماوی ئەو پشیلەیە یاخود ئەو سەگە لابە لەسەر ئەو جادەیە یعنی ئەمە زۆر خراپە هەر تۆ وازەوە بێنە کە هیوا هەیە بە دەستی ئەنقەست فیشک دەنێ بە پشیلەوە بە سەگەوە بە گوێ درێژەوە شەڕ بە سەگ دەکرێت گوێیان دەبدرێ کلکیان دەبدرێ ئەمانە بەدزدی زۆر خراپەوە ئەمە ئەم بارودۆخە ئەگەر بێت و چارەسەر نەکرێشتی خراپتری لێکەوێتەوە لەبەرەوەی ئەگەر بێت و گەنجێک لە تەمەنێکی بچووکە فێری ئازاردانی ئاژەڵ ببێتە دڵنیا بە گەورە بێت سڵ لە ئازاردانی مرۆڤیش ناکاتەوە بۆیە ئەم بارودۆخە ینی پێویستە عیلاج بکرێت لەلایەنی پەروەردە و لەلایەنی ئەوقاف پێویستە ئەمانە لەبەری زۆر با بڵێن دوو بناغی کۆمەڵگەن ئەتوانن مامۆسایانی ئاینی بەڕێز توانن لە کاتی وتاردانە بەردەوام ینی بە نێشخۆنیان بڵێن کە ئازاری ئاژەڵ نەدەن هاوکاریان بکەن و لە سیستەمی پەروەردەش پێویستە بە هەمان شێوە ئاژەڵ ڕێزی هیچ لێ ناگیرێ لەگەڵ و ئاژەڵی خاوەنی هەبی کابرا و چیبرێ ینی خزمەتی دەکاتن ئاژەڵەیە کابرام ڕۆژێک دیتم لە گوێری شۆرتە کات نێزیک 19 سەی تۆپان بەچای خۆت دیتە هەر بەچای خۆم دیتم لێ دەدا هەر سەی نازم 2000 لۆی بووە بەچای خۆم دیتم لە گوێڕی ینی ئەوە هەر دەپەڕا ینی هەر لە نای خۆت جەرگژاین دەکرد ئاژەڵەکانی بەستی بۆ بە گولەلی ئاژە دەر نابینە و شار بمێ ئێکاکە خەریکۆبی بەجێش چۆل هەر بەچای خۆم دیتیدم ماتۆرەکە قورمەش پێ بوو داهات نێزەکەی 19 ئاژەل تۆپان لەبەر چی ینی لە پای چویان لێ دەکەن ئەوە توشنە خۆشی دەبی و نازان چی ئەی لە وڵاتان وایە وڵاتان ببینە کاکە کابرا لە مارێ کابرا ساحبی بزر دەبیێ خۆی پێدادا ماچی دەکاتن دەکنەمەش هیچ ڕێستا لەو ڕووداوی هیچ ڕووداوێشکە ناخۆشت بینیوە کاوە بەچای خۆت بینی غەدر لە ئاژەڵ بکرێیان لە ناو جادەی هەیە تۆپیە هەر کابرا هەری ناگری یعنی لە لایشکەی دانێتن ڕێزی لێ دەژێ ئاژەل لەگەڵی خاوەنی هەبی لەو پڕی خراپی دەیە لەو پڕی خراپی دەیە لەبەر چی خراپن لەبەرەوەی لەو مەسەن کۆمەلگای خۆمان هەندێک شتێ پەیڕەو دەکرێت هەندێک شتێ پەیڕەو ناکرێت ئێستا لە کۆمەڵی خۆمان مەسەن ئینسان
ڕێزی لێ ناگیرێ بە هەوەندا بەڵام ئینسان هەر نەبی دەسەڵاتەشی هەیە بۆ خۆی وەکو زمان وەکو هەڵسوکەوتی خۆی دەتوانێت لەگە خەڵە خۆی بگونجێنی بەڵام ئەو ئاژەڵە ئەم دەزانام هەر کۆرانش دەست 6 هەفتەشی لێ و 10 مندار بە دووی کەتیە باشە هەر 10 مندار بە دوو ئەو سەی کەتە لێ دێ کەسێک نارێ کاکە لەوە دەکەی کەسێک نارە لەو لێ دێ ئەو یعنی ئەو عیوانە بەستە زمان ئەویش هەر خوا خەڵقی کردیە هەر شتەشی خوا خەڵقی کردبی لە بەرژەوەندی ئینسانی دایە تۆکو گەرجێکی هەرێمی کوردستان پێگەی ئاژەڵ یان ڕۆڵی ئاژەڵ یاخود دەتوانین بڵێم وەزع و گۆزەرانی ئاژەڵ لە ئێستا لە هەرێمی کوردستان چۆن دەبینیت و تا چەند ڕێز لە ئاژەڵان دەگیرێت سەرتا با بچینەوە بۆ دواوە کە لە سەردەمانێک کە ئاژەڵ زۆر ئازاردەدران و تۆڕی کۆمەڵایەتیش کەم بووە ئەسڵ بڵێن با بڵێن نەبووە بۆیە دەتوانین بڵێن لە ڕابردوودا ئەگەمە لەو ئاژەڵانە نەبووە کە داخیان چۆن بووە بەڵام وەک لەوەی ئێستا کە دەیبینی لە چاو ساڵانی تر کە تۆڕی کۆمەڵایەتی هاتووە دۆخەکە زۆر زۆر بەرەو باشتر دەڕوە یعنی ئاژەڵ دۆستێکی زۆراتە پێش ئەو کەسانی کە ڕقیانش لە ئاژەڵ بووە ئێستا خۆشیان دەوێت بەڕاستی ڕێکخراوەکان گشتیان کاردانەوەیکی زۆر زۆر باشیان بۆ بۆ ئەو کەسانێک کە ڕقیان لە ئاژەڵە بێتەوە بێنە ناو دنیای ئاژەڵ جا بەڕاستی ئێمە پێکەوە پێویستمانە پێکەوە ژیانە وەکو دۆخیش دۆخەکە با بڵێن کەیسی زۆر زۆرمانە دێ ڕۆژانە تەلەفۆنە گیاننامەی زۆرمان لۆ دێ سایک لەوێ کەوتووە ئێمە بە هەموو ڕناگەین بەڵێ حالەتەکان زۆر زۆرە دۆخەکان دۆخی ئاژەڵان لە ڕووی بڵێن خراپی خراپە بەڵام خەڵکەکە بڵێن بێویژدانە نەخێر خەڵکەی ئێستا زۆر زۆر باشە خەڵک بەرە پۆزیتیڤ دەڕوا خەڵک تێگەیشتووە خەڵک ئازاری ئاژەڵ نادات بەڵکو خەڵکەی زۆر کەمەیە کە ئازاری ئاژەڵ بدا ئەو کەسانی کەمیشن دڵنیام ڕۆژێکدا دێ وجدانن دەیانزولێنیت و ئەوانیش دێنێ ناو دنیا ئاژەڵ پێم بڵێ هۆکار چییە من بەردەوام بەسەر شەقامێکی سەرێکیدا بڕۆم ئەگەر تەنها لەمەوەی 10 کیلۆمەترە بێگومان ئاژەڵێکم بینیوە غەدری سیارەکان بە تەواتی پلیقی کردوتەوە جادەکە لەبەرچی ئەم حاڵەتە بوونی هەیە لەبەرچی لە زۆرێک لە شەقامەکان ئەم حاڵەتانە بەبەر چاومانەکەوێت ڕەنگە ئەم حاڵەتە بە ئەن قەس نەبووبیتن ڕەنگە بڵێن شوفێرەکە نەیبینی بەیان خێرا بووە بەڵام لەوە دڵنیا بە زۆربەی حاڵەتانێ بەڵام 1990 کەوە ڕووداوێک ڕوودەداتن دڵنیام ئەو شۆفێرە پێی ناخۆشە بەڵام یەک کێشەی زۆر گەورەمانێ لەم حاڵەتە ئەو کەسێکەوە خۆی خۆی دەکێشێت بە پشیلێکیان بە سەگێک کەس بە پرسیارەتی ناکاتن هەز ناکە کە بەرپرسە بەوەی کەوا لی داوە هەڵی گرێت و بیبەتە ڤێتەنەری بەڵام حالەتی شەوە خەڵک لی داوە بردێتە ڤێتەنەری بەڵام داوای پارێکی زۆری کردووە بۆیە ئەویش بۆ جاری دووە مسێم ئەم کارە دووبارە ناکاتەوە بڵێ بەداخەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تەنها لە چەند ناوچەیەکی دیاریکراو نەبێ ڕێز لە ئاژەڵ ناگیرێ وەکو گیان لەبەرێک سیر ناکرێتن زۆر بەداخەوە بەڵام جێگەی خۆشحاڵیە لە هەندێک ناوچەی وەکو بارزان دەبینین کە ئاسکی چێوی بە ئازادی و لە ناو گوندەکان دەسوڕێتەوە بەڕاستی هەم سروشتێکی جوان دیمەنێکی جوان پیشان دەدا و هەم خۆشحاڵین بەوەی بەڵێ بێگومان خۆشحاڵی جەماوەریشی دەبێتەوە ئاژەڵ لێرە ئاوە بە ئازادی بێگومان ڕاستە وەڵا هیوادارین لە داهاتوودا لە هەموو شوێنەکانی کوردستان بە تایبەتی ناوچە شاخاویەکان بەم شێوەیە بێتن و بەداخەوە ئێستا ئاژەڵی چێوی زۆر زۆر کەم بووە لەبەرەوەی کە زۆر ڕوبەڕووی ئازار دەبنەوە لەلایەن مرۆڤەکانەوە هەروەها ئاژەڵانی کەوا زیاتر تێکەڵ بە مرۆڤایەتین بە سەگ و پشیلە و گوێدرێژ بەداخۆ من تا گوێدرێژ هەنابینم ئێستا لە زۆربەی شوێنەکان زۆر زۆر بە کەمی دەردەکەوێت پێشتر کە مرۆڤ ئیشوکاری پێیان بوو هەموو ئیشوکارەکەی خۆی پێ ئەنجامدا دواتریش بەڕێی کردووە جگەلەوەی بەڕێی کرد سەرڕای ئەوەش ئازاریشیدا ئەمڕۆ دەبینین زۆر لە سەگەکان لە پشیلەکان قاچیان پچڕاوە چاویان دەرتێنراوە کلیچیان قرتێنراوە بەداخەوە ئەوانە دیمەنی زۆر ناخۆشن من وەک خۆم ئاژەڵ دۆستم زیاتر لە 15 ساڵیشە پشیلە ڕادەگرم لە ماڵەوە بۆ ئەوانش پەیامێکشم بۆ ئەوانەی کە دەڵێن پشیلە دەبێتە هۆی نەخۆشی هەرچەندەم لەگەوەی پشیلە تەڵقیح بکرێتن بەڵام من ئەوە زیاتر لە نزیکەی 15 ساڵە پشیلم لە ماڵەوە هەیە و تەڵقیحیشم نەکردەوە تا ئێستاش تەنانەت یەک منداڵیش لە ماڵەوە نەخۆش نەکەوتەوە بە نسبەتی وڵاتی ئێمە لە ڕووی بایەخپێدانی ئاژەڵ و ئەو سەگ و پشیلە ئەو شتانە بڵین فەرامۆش کراوە
یعنی بەڵێ پێویستە ئەوەش دروستکراوی خوای گەورەیە پێویستە ئەوانە شوێنی تایبەتی خۆیانە بێ ئازار نەدرێن بەڕادێشی زۆر ئێمە بە ڕۆژانە بە چاومانە کە ئەبینی پشیلێکەوێتە ژێ تایسیارەوە جێگای داخە بەڕاستی بەڵێ هیچت بینیوە لەو ماوانە ڕووداوێک بەسەر پشیلێ بەسەر سەگە بینم حاڵەتی وا زۆرە بینین ئەبینە هاشاگە بینی سەجێکە چەند تووتکەیەکی بە دواوەیە بێ جێومەکان منداڵ عەزیەتێدا لە هەما کاتی ئێمە خۆمان دووری خینەوە لەو تشانەکە تا بتوانین جۆلیە بڵێ پێم بڵێ جاران چۆن سووتان لە سەگ و گوێ درێژ و ئەم بابەتانە وەرەگر بۆ پاراستنی مەڕ و ماڵات بێ یاخود بەکار ئەتوانم بڵێم ئێست سەگەیە زۆر لە ئینسان ئەتوانم بڵێم بەزەرێکی باشە گوێلەیە دوا ئەوە ینی پێویست ناکە تۆ قەت بۆیشت بە گوێ درێژ کرد بێ یانیشی ڕۆژانە دەپێکیان باوک یان بەبیرە دێت باو باپیری ئێمە حتا مژەگە لە بیرم لێ وەکو باسەکرێ لە باتی سیارە ئەو تشتانە زۆر بەکاریان هێنا ئەو بەنسبەتان ئێستا حەقە مخەدرەی لەکەن بە ئۆتۆمبیل لێدەن جێگای داخە یعنی داوێکە بینیوە زۆر دڵتەزیێن بێ بەرامبەر وڵای کە ئەبینە پشیلەکەکە ژێ تای سیارەوە یعنی ئینسانیە بەدەست خۆت نییە خەمی لێ خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەرحەموا من فی الأرض یرحمکم من فی السماء ڕەحم بە دروستکراوەکانی سەرزەوی بکەن ئەوەی ئاسمان واتە خوای گەورە ڕەحمتان پێ دەکات بەڕاستی ئێمە وەکو ئیسلام کە پێغەمبەرەکەمان وای فەرمووە خوای گەورە بەو شێوەیە ئەمرمان پێ دەکات کەوابین بەڵام جێبەجێ ناکەین ئەگەر بڕوانی نەوڵاتانی دەرەوەکەوە هیچ پەیوەندیان بە ئیسلامەوە نیان بە ڕێژێکی زۆر کەم ئیسلامن بەڵام قەدر و ڕێزی ئاژەڵ لە لایوانە بەڕاستی ئێمە دەبێت چاوێن لێ بکەین لەو لایەنەوە لە کوردستان بە حەقەت ئاژەڵ زۆر فرامۆش کراوە هیچ احتیمامێکی پێ نادرێ لە هەر شەقامێک لە هەر کۆڵانێک دەبینی یعنی کۆمەڵێک ئاژەڵی بێسەر پەرست و بێ بەڕاستی زۆر ترسناکیشن ئێستا ینی خەڵکەکە لە هەندێک گەڕەکەیە ناوێت بێتە دەرەوە لەبەر ئەو ئاژەڵە دڕندانە ینی زۆر ترسێنن دەستخۆشتان لێ دەکەم و بۆ کەپینەکەی توانە ئامینیش بەڕاستی شتێکی زۆر جوان و لەجێ لە ئایندێکی نزیکابێ بە مەترسی بۆ سەر مرۆڤ کۆمەڵە نەخۆشی گوازراوە لە بینی ئێمە و ئاژەڵەکانە هەیە گوناحنەوەیان ژێشیمە گیانیا هەیە ئەگەر ئێمە ڕێز لە درەختێک نەگرین ئەگەر ڕێز لە ژیانی ئاژەڵێ نەگرین من پێم وایە ڕێز لە ژیانی خۆشمان ناگرین لێمە ڕۆژ نییە پشیلە نەبینین کە فلیخێنراوەتەوە بەسە ئەو جادێ هەر کۆرانش دەست 6 هەفتەشی لێ و دەمندار بە دووی کەتێ ئەوەنە ئازاری داوی ئەوەنە بە سۆزەوە بۆ ئاژەڵ قساکەی چ ڕووداوێکە بینیوە لەبەر چاوی خۆت بەرامبەر ئاژاڵێکی گیاندار کرابێ مامەستاگیان ئێمە سیروان و فریشتە خێزانێکین کە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان و دەریشەوەیەمان ناسێ ئێمە تاو ڕادەیە گەشتوونەتە ڕادەیەک خانووەکەی خۆمان فرۆشتووە پەناگەیەکمان بۆ ئاژەڵی سەرجادە دروست کردووە لە ئێستا کە قسە لەگەڵ توە کەم سەر و هەفتە ئاژەڵی کەمەندام نابینا لە ماڵی ئێمەیە ئەتوانی بەڵێ ئێمە خۆمان ئەوانە لە ژیرفانی خۆمانەمان کردو مامەساجان ڕاستی ڕووداوەکان زۆرن یانی بە تایبەتی باسی دانێکەکان مرۆڤەکان زۆر ئازاری یابێ بینیوە لەم دوایانە لە ژیانی خۆت وەڵاهی من زۆرم بینیوە یعنی بەس خراپترین شت کە بینی بێتم ئەوەیە کە سەگەشان هەڵواسی بوو باشە سەگەکە بە حەبلێکەوە هەڵواسرا بوو جا من نازانم ئەم سەگە بە زندوی هەڵواسراوە تاوەکو مردووە یان ئەو تا ئەگە تەنانەت ئەگە لاشەکەشی بێ یعنی ئەمە شتێکی غەدرێکی زۆر گەورەیە تۆ سەگەکە ڕۆحشی دەر بچێ تۆ هەرواز لاشەکەی نێنی بچی بە شێوەیەکی سێدارە هەڵی واسی ئەمە یعنیەوە ئەوە ئەگەینەکە ئەو کەسی وای کردووە ناخێکی با بڵین بەڕاستی شتێکی درۆندە لە ناخە هەیە پێویستە عیلاج بکرێ ئەمە ڕاستەکەی حاڵەتی زۆرم بەسەر هاتیە نازانم چەند لە بژوێنم بەڵام حاڵەتێک هەبوو پشلەیەک زۆر پێوەماندی بووین تووشی نەخۆشێکی زۆر سەخت بوو جا کەس نەدەوێت دەستی لێدوا لە بەرەوەی نەخۆشیەکە پێستی بوو دەگوازراوە عیلاجمان کرد لەگەڵ هاوڕێیان برادەران ئیدی بەردەوام پێی دەڵێن ڕینگۆڕم بە ئینگلیزی بەڵێ فەنگەڵە
نەخۆشی پێستا دەگوازرێتەوە بەڵام خۆشبەختانە لە کۆتایی ڕزگارمان کرد ماوەکی زۆر ینی بەهۆی خەدری ئینسانەوەی لاتەوە نەخۆشی خۆی گرتبووی خۆی ئەو پشیلە سەرەتا کڕابوو پاش ئەوەی کە بزانە خەڵک ڕێتی باشان زانی نەخۆش بوو فڕیدا لە کاتە سەد زادا کەس دەرەوە دەستی لێ بدام هەرچی کەسێک دەمان پۆستمان دەکرد خەڵکە و کاکە بەهانای وەرن کەس نەدەچوو لە بەرەوەی نەخۆشەکەی خەتەر بوو یعنی دەبا یان بیکوژی بە دەرجەیەکی قەتڵ ڕەحم یان ژەرەوە لە سەزادە بمینێتەوە گەشت بمینێتەوە یان بە شەریتر توش دەبی یان ژەوە تا پشیلێتر توش دەبی ئاژەڵم کێشێشیان هەیە کە بەشێک لە نەخۆشیەکانیان گوازرێتەوە بۆ مرۆڤەکان تەنها حالەتە هەیە نەخۆشی پیستێ بەڵام نەخۆشەی خەتەر نیە بۆ ئینسان خەتەر نییە شتێکی زۆر ئاسای بەدەشکێش دەشتی دەدەیە و ئیتر چێشت بۆ دروست نابێ بەڵام دواتر کە چاک بۆ دامان بە کەسێک هەفتەیەکی برد لە لای مرد کوشتی جا کوشتنەکە نازام چۆن بە قسەی خۆی دەگوت خواردنێکی خوارد مرد بەڵام تەسەوەریوە ناکەم ناشتوانم گومانی خراپ بم بەڵام مادی بۆ ئاژەڵە لێدا بەڵێ زۆر زۆر دڵم بۆ لێدا بەڵێ زیان خۆشەویستان دیارە بەشێکی زۆر ئەوانەی کە دواندم باسیەوەکەن ئاژەڵ ئێستاکە لە هەرێمی کوردستان لەوەس ئەو گوزەرانێکی زۆر خراپدایە و پێویستیان بەدەستی هاوکاری حکوومەت و بەڵکو دەوڵەمەندان و خەڵکی دڵسۆزی ئاژەڵە ینی هەموو کەسانەی کە هەن پێویستە هەمووان هاوکار بن بۆی شوێنێکی تایبەت بۆ ئاژەڵە بێلانەکان بکرێت و تەواوی ئاژەڵەکان لەوێ کۆ بکرێتەوە من دەسمە لای ناوبڕەیەک و دواتر دەگەڕێمەوە لایەوە و بێکەوە گوێبیستی چیرۆکە دڵتەزێنەکانە بین ئەو چیرۆکانەی کە بەڕاستی دڵتەزێنن و بەشێک لە چارەسەرەکان لە گوێبیست دەبین لەلایەن هاوڵاتیانەوە بزان ناخۆ چارەسەر چیە و چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەین. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە دێمەوە خزمەتیەوەی خۆشەویست ئێستا کەش لەگەڵ هاوڵاتیان بەردەوام دەم و تاوتوی زیاتر لەسەر ژیانی ئاژەڵان دەکەین لە هەرێمی کوردستان و دەپرسم چ ڕووداوێکی ناخۆش لە ژیانی خۆت بینی و تەکە بەرامبەر ئاژەڵ کراوە و خۆ بزانین ئەوان چی بە چارەسەرە زانن ئەو چارەسەرانە چین کە پێویستە بۆ ئاژەڵ ئەنجام بدرێت بۆی بیان پارێزین لە غەدری مرۆڤەکان و لە غەدری تەنانەت سروشت و شەقامەکان. لەگەڵمان بن هەوڵاتی زیاتر دەدوێن و ڕاوسەرنجی نوێتر دەبیستین. پێم بڵێ چ ڕووداوێک یان چ دیمەنێک بە چاوی خۆت بینی و تا کە ئازاری ئاژەڵێک درابێ و قەت لە یادینەکەی شتێک بەلای تۆیە زۆر یعنی کاریگەری بەسەر ژیانتەوە زیێشتووە. بەڵێ من خۆشببختانن ئەوەی لە پێش چاوم ببینم هەر لە منداڵ یان کەسانی گەورەش ئازاری هەر ئاژەڵێک بدەن ڕێگری لێ دەکەم جا ئەگەر تەنانەت شەڕیشی لێ بکەوێتەوە. بەڵام ئەو دیمەنەی کە تا ئێستا لە پێش چاوم ما و ناسێ ئەویش طبعاً عەمدەن نەبوو لە ماڵی پورەکەم بووم کوڕەپورەکەم ئۆتۆمبیلی دەردێنا لەو کاتەدا پشیلەیەک کەتەبەر تای ئۆتۆمبیلەکە و سەری پام بووە زۆر ئازارم چێژ بەڕاستی لەگەڵەوە لەو کاتەش گیان لەدەستا ئەو دیمەنە ناتوانم لەبێ یادی بکەم. بەخۆم ڕۆژی پاش مەغریبێ لە سەمون داهاتمەوە سەمون دەینا داکە پشیلەکە بوو سێ فەرخەی لە دوا بوو سارێک لێیدا یعنی قەنەعات کە لەو سەتی لە سەتی سەزادی برێ سەد مەتری بادان قەنەعەت بکەن ئیستیحا دەگڕاوە ئەو پشیلەی 50 چۆ سە فەرخەکەی 50 چۆ سە فەرخەکەی و هەر زمانی پێدای دەینا و دەگەڕاوە سارە لە فەرخەکەیدا بوو یعنی مەزاری منیان نەدا هەتا بچم فەرخی هەگرمەوە بینمە ئەولاتر هەر سارێکدا پشیلەکە هەر دەهات سارە نەدەما قڵقڵە دەهات دەچۆ غاریدا سەفەرخی یانی بە ژیان مشتی و هەم نەدیتیان زۆرش دڵتەزیان بخۆم بڕگە حەسەبیمە بەس لەو کاتێوە یعنی هیچ پەیوەندی ئەوم لەگەداکم نمایە مەسەلا حەسەبیاتیم نمایە یعنی هیچ شتێک بەسەرەن خوای گەورەوە نۆ ڕحمی بەس لەو ڕۆژ دوای دانە یەک ڕحمی ئەو ڕحمە بووکە لەوانە مسقالە زەرش بە بەو پشیلەی کەت بێ دەبێ ڕحمی داک و مەسەن ئینسان چەند بێ. بەڕاستی ئێستا یعنی ئاژەڵ زۆرەوەیە لەسەر جادەکان بە ئۆتۆمبیل پشیلەیە یاخود زۆر ئاژەڵێتە بێ ئۆتۆمبیل ملیانە دەدرێ لەسەر شەقامەکە لاژ نابردرێ یعنی ناشرینترین شت و یعنی بە ئازارترین شتێک لە ئایندەیشی نزیکابێ بە مەترسی بۆ سەر مرۆڤ کۆمەڵە نەخۆشی گوازراوە لە بینی ئێمە و ئاژەڵەکانە هەیە گوناحنەوەیان ژۆشیمە گیانیان هەیە ئەگەر ئێمە ڕێز لە درەختێک نەگرین ئەگەر ڕێز لە ژیانی ئاژەڵێ نەگرین من پێم وایە ڕێز لە ژیانی خۆشمان ناگرین لێمە ڕۆژ نییە پشیلە نەبینین کە فلیخێنراوەتەوە بەسە ئەو جادێ هەر کۆرانش دە 6 هەفتەشی لێ و دەمندار بە دووی کەتێ.
کێشەیە چییە تۆک و خۆت چی بە چارەسەرە زانی ئاخوارێمی کوردستان چی بکە لە دەسەڵاتی کێدایە بۆی ئەم کێشەیە چارەسەر بکە. ئێمە دەمێکە بیر لەواکەینەوە من لە دەرەوەشی وەکوتم هاتمەوە بیرم لەوە کردەوە چۆن کەمپینێکە ڕابگەێنین لۆبیەکی شارع بکەین لە پێشا جوڵاندنی پرۆژە یاساکان چکەم شتا بێ بە یاسابێ سزای هەبێ و حکومت کۆیان کاتەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ڕێکخراوەکانی ژینگە دۆستی و ئاژەڵی و کللتور میدیا مەلا پیاوانی ئاینی زۆ گرنگن ینی مثلەن یەک دنیا نمونەی جوان و ڕۆشن لە ئاینی ئیسلامایە بۆ ئەم نمونە جوانانە باز نەکەین مثلەن ژنێک بەوەی ئازارانی پشیلەیەکەوە برسیوتونیکردنی و چۆتە جەهەنەم وە پیاوێک بەوەیەوەی کە لە بیابانێک ئاوا دابەسەڵێک چۆتە بەهشت ئەو یەک دنیا چیرۆکی وایە من هیچ ئاینەک شک نابم لەسەر ئارز و بە تایبەتیش ئاینی ئیسلام داوای ئەوە بکا کە بە ئاژەڵەکان ئازار بێت بە پێچەوانەوە ینی پڕە لە نمونەی جوان 6 سوورەت لە قورئانە بە ناوی ئاژەڵەوەیە زیاتر لە 200 جار لە قورئانی پیرۆزە ناوی ئاژەڵ هاتووە یەکەم ئاژەڵ کاتێتە بەهشت سەگە ینی ئێستا بۆ خەڵک لەگە سەگ واکە خۆی نامانێ بە زۆر وا بکەین خەڵک سەگ بچێتە ماڵەکانیان و شتێک ناکەن دەروی عادەت و تەقاعدی خۆمان بێ بەزانین لایەنی کەم میکوشە لایەنی کەم بەرماوەکەی خۆتی بەرێ لە بەدرگاکە بە باڵندەکان بە تێروتویرەکان بە هەمویان یعنی بۆ ژن و پیاوێ بتوانن سەر و 1970 و ئەوەنە ئاژەڵ هاوکاری بکەن ئێمە خۆمان ئەممان کردو باشە شێوەی چارەسەرەکانیش بەو ڕەنگەیە کە تۆ ئەمە سەر جادە کە سارە لێە تۆ بێ هەڵی گریتەوە و بیبێ بۆ چارەسەر ئەو چارەسەرانی کە ئەکرێ ڕاستێکی لێو ناشارمەوە هەمووی بە پارە ئەکرێ ئەوە نییە پێویستی بە پارەیە ئێمە ئەگەر بمانەوێ ئیشێکی گەورەتر بکەین لەوەی کە من و فریشتە کردومانە بڵێن ئەوەیە کە ئەبێ دامێکی ڕاستەقینە و چ لای حکومەتەوە بێ یا دەوڵەمەنی بە ویژدانەوە بێ بەڕاستی پێویستە لێرەوە من داواشیان لێ یەکەم و ئەمانجی کەمپینەکەش لەوەیەکە ئەم خەڵکانەی کە سەرمایەیان لە دەستایە بێنە ناو مەسلێ و لایەنی ویژدانی خۆیان و هەم بۆ نیشتیمانەکەش و هەم بۆ ئەم دنیا ئەو دنیاشیان من پێم وایە باشترین چارەسەرەوەیە کە ئەمانە بێنە پێشەوە هاوکار بن بۆەوەی بتوانین پەناگەی ڕاستەقینە دروستکەین و ئەو ئاژەڵانە لە زوڵم و زۆری ئینسانی بێویژدان ڕزگارکەین بێگومان یەکەم شت کە پێویستە بکرێ بەرزکردنەوەی لایەنی ڕۆشنبیری خەڵکە پێویستە خەڵک تێبگەێنرێت کە ئەم شتە هەڵەیە باشە ئەمەش لە ڕێگەی وەکو گوتم لە ڕێگەی ئەوقاف لە شوێنێکی وارەمی کوردستان لە بەری زۆربەی مسلمانە لە ڕێگەی ئەوقاف و لە ڕێگەی پەروەردەوە سیستەمی پەروەردەوە ئەو شتە چارەسەر دەکرێت دووەم شت کە حکومەت بتوانێت بیکە کردنەوەی پەناگەیە شێڵتەر پەناگە لە هەموو پارێزەکانی کوردستان ئێستا ئێمە حالیان پەناگەیەکەیە لە هەولێر کە نزیکەی 170 سەگی تێدایە پێویستە پەناگەی زیاتریش بکرێتەوە گەورەتر ئەو ئاژەڵانەی کەوا گیران خواردو لە بینی سروشت و لە بینی شارستانیت کە ناتوانن دووبارە کە ئەمە نە مرۆڤ ئیشی پێیانماوە وەکو گوێدرێژ و سەگ ناتوانن لەگە سروشت خۆیان بگونجێنن پێویستە ئەمانە کۆ بکرێنەوە لەو شێڵتەرانە عملیات بکرێن و منیاڵ چیر زاوزێ بکەن و بە شێوێکی جوان بەخێو بکرێن و هەر کەسێکیش حەزی پێ بتوانێت بچێت بە شێوێکی ڕسمی با بڵێن ئاژەڵێک باتەوە بەخێوی بکات تەنها مامۆستایەکان ئەگەر مانجێ جارش بێت 2 دقەی کۆتایی وتارەکەیان بکەن بە بابەتی ئاژەڵی تەنها بە داک و باوکەکان بڵێن گوناحبار دەبن لە خۆرە لە ئاژەڵ بدەن بڕوا بکەن هەموو منداڵەکانیان پەروەردە دەکەن دووەمیان وەزارەتی پەروەردە زۆر گرینگەکەوە منهەجێک دابنێ منهەجێکی کورت و پوخت لە بۆی ئەو منداڵانە بەس شێوەیەکی جوان پەروەردە بن چیتری ئازاری ئاژەڵ نەدەن ئیدنەوەنەوە دەگوازرێتەوە ئەم کێشەیە بم بڕدەبێت من بڕای خۆم بەرپرسی یەکەم حکوومەت بە بەرز بزانم کەەوە چەند یاسایەک دەربکار وەکو چۆن یاسا و ڕێنمایی دەرکردەوە بۆ هەموو بوارەکانی ترۆکات چۆ بۆ ئەوانیش چەند یاسایەک دەربکە کە ئەوەی ئازار بدرێتن تووشی سزای یاسایی بکرێتەوە هەروە هۆشیاری پەروەردەیش لە قوتابخانەکان بابەتێک ئەگەر هەرنا لە ئێمە ئێستا لە کۆلیژەکان لە پرۆگرامی نوێ چەند بابەتی نوێمان هەیەکەوە هۆشیاری گشتین هەم لە پەروەردە و لە ئاستی باڵاش بوترێتەوە وەکو هۆشیاری. چارەسەر بەڕای تۆ چییە بۆم کێشەیە زۆرە چارەسەر زۆرە ئەوە پێویستە چاودێری هەبێ هەموو کاتێ لە بۆ ئەو چالە دوایەوە ئێستا تقریبن
ئەتوانم بڵێم لەوانەیە هەندێک ساقەیە ئەوە غەدرا لەوانەیە بەعقەس بتوانێت بشکێنێتەوە سەر ئەو ئاژەڵانە بەڵام بینیشمە هەتمەند یعنی لە حاڵەتێکی وا هەبووە پشیلەیەک سەجێک هاتووتە بەری شکاندێتی ئەو سیانە تووشی حادسە بووە بەس فی سەبیل ئەوەی کە ملی بۆ پشیلەوە لەناوە دەبی حکوومەت چارەش لێ بکاتن یعنی یان جێشیان لۆ بکاتەوە هەمی لە جێش با بیکاتە سەعرایە هەمووی قەفەزێش لۆ بکە هەمی تێکاتەوە ئێندە خڕی کاتەوە ئەمە چارەسەرێکی باشە بەڕای ئاژەڵ ئێستاوا لە ناو شارێ ئێستا درێن لە لای مەحافظی والێکەتی ئاژەڵ گوڕوو بوو یەکاکە دەبی بە جێشی داینێتەوە پێش چارەسەرەکەی هەموو تەیر و تارێک هەر ئەوەی دوا بیداش گوتم هەموو ئاژەڵک هەر شتە خوا خەڵقی لە بەرژەوەی ئینسانیە هەموو تایر و تارێک عشقی ئینسانە تەنها ئینسان دوژبنی ئاژەڵە ئەمە لەوەتی هەمە ئەوزە لە مریشی هەیما بلم هەیە یعنی بێ تەیر و تار نەبوویمە بەخوا لە شێ دەنم لێو دەرمدانەیە یعنی ئەوەندە خزمەتی دەکەم هەر هیوایەت مەسەلەم بەڵام چەند خزمەتیکەی هەرکەم ئێستا بەستا ئاژەڵان لە ساو زادان لە کۆرانەکان ئەو سیانە تەماشاەکەی لیان درەیە بریندار بووە لاقشکەیە یعنی کەسێک نییە برێ کاکات لۆ قەنەعەت کە ئێستا بی بە بڕۆ بیتاقش لۆ بڕۆ لە هەر دکتۆرش بە 25 لۆی تەداوی دەکەن تەنها پارە یعنی ئێستا بڕۆ 25 برێ کاک ئەو سێ لاقشکە لۆی تەداویکە بەخۆی تەداوی دەکەن بەس ئێستاکە فی سەبیللا بیبەی لەوانەیە بەگرتنیش بدە برێ کاکە وەستەی نایە ژوورە باشترین چارەسەرش ئەوەیە دەبی حکوومەت چارەی بە ئەو بەمنوت چارەسەر ناکرێت دەبی ئللا حکوومەت بچی مەسەن لە پشت درۆپەی لەو ڕێیانەکە چۆلە یعنی چی تێدایە بە چ زۆرە سیم زۆر لۆ مەزرعی سیم هەیە لۆ حارداژیرکردنی سیم هەیە ها دەبا سیمەش دای کرد ئەو سانە لێوێندا چ زۆرە هێزکوس ئەوەی قەسابان زۆرە هەم جێکەش پیس نابی هەم ژینگێک ناو شارش پیس نابێ و باسی ئەوەی دەکات باسی لەو ئاقارێ سیمەکی جوان دابنێ 50 عەمەلێ لەوە بکاتیە یعنی ڕێزمێ لە بۆ هەموو ئەوانەی کە مۆزەفن مەکتەب هەیە 50 فەراش هەیە بابە ئێدەبا چار فەراشش مەسەن لە بۆ ئەو ئاژەڵاندان لەو ئاقارێ چی تێدایە زۆرە پارە زۆرە لە خوای بە زیاد بی ڕاستی ئێستا نمونەی کاکتوانە ئەمین یەکەم هەنگاوی زۆر جوان و بەڕاستی لە جێیە کامە سەرەتایەکە بۆ ئەوەی بتوانین شوێنێک بۆ ئاژەڵانە دابین بکرێ و طبعا ینی بە هاوکاری هەموو لایەک ئێستا ئەگە بتوانین بە هەموو شەوەیەک هاوکاری بکرێ کەمە شوێن دابینکردن بەڕای تۆ چارەسەرە بێ بەشێک لەو ئاژەڵانە چارەسەرم شوێنەیە چۆن بێ بەخۆی ناتوانین چکان کوردستان بەڕاستی پێ برم ئەو زۆرە ئاژەڵانی زۆرە ناتوانین بە تەواوەتی هەموو شتێک چارەسەرگن بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو دەتوانین کەمی بکەینەوە و بەتایبەت لە هەندێک لە ناوچەکان کەوا زۆر یعنی کۆمەڵگەکەی پێشکەوتووە ئەو زۆرە ئاژەڵانە ناوی نێڵین شتێکی زۆر باشە جوان دەبێت پێم بڵێ لەگەڵ پشیلە و سەگ و ئاژەڵ و ئەوانە برادری ئاژەڵت خۆش دەوێ بەگشتی یان چ ئاژەڵێکت زۆر خۆش دەوێت وڵای زۆر ئاژەڵێک مۆزانتی خۆشەوێ ئەو ئاژەڵانەی کە گوناحن ئەوانم خۆشەوێتن چ ئاژەڵێک زۆر گوناحە پشیلە باشە قەت ئازاری پشیلەت داوە بەردوشتت لێدانە بەڵێ لەبەرچ وڵای حەزم لێ بوو باشە یعنی حەزت ئازاری نادەم جارشکە ئازاریان دەدەیت نەخێت جارکە ئازارێک ئاژەڵ نادەم وڵا زۆر باشە و خۆشمان بەخێیان دەکەین لەمارە پشیلەمان زۆر هەیە پشیلەتان زۆر باشە ئاژەڵت خۆش دەوێت چ شتێکە زۆر خۆش دەوێت پشیلە یاخود ساگ یاخود سەگ زۆر خۆش دەوێت باشە تۆی کاتێ بووە ئازاریان بدەی یاخود لیان بدەی بردیان لێ بدەی نەخێر بۆ لیان نادەی گوناحنەوەیان ژۆشیمە گیانیان هەیە باشە چیت بۆ کەسانە هەیە کە ئازاری گیاندەوەرەکانە دەن ئازاری پشیلا دەن ئازاری سەگە دەن چیت بۆ کەسانە هەیە بۆچی ئازاریانە بۆچی ئازاریانە دەن بەڕای تۆ وڵای چی بەماناڵەوانی کە ئازاریانە دەن وڵای بازاریان نەدەن و با بخیان سەگ و پشیلەکانش بخیان بە ئاشتی بژین وڵە زیزان و خۆشەویستانەوەی گوێبیستی بوون و بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر پاراستنی مافیە ماژەڵانش هەر کاتێ دێنە بازار ڕۆماژەڵانە دەبینن لێرە پێویستە خواردنیان بدرێت یاخود ئاویان بدرێتنەوەک مناڵێک بەناویان بکەوێ یاخود گەورەکان ئازاریان بدەن و بەردیان تێ بگرن بەداخەوە ئەوەی کە گوێویستی بوون ئەم چیرۆکە دڵتێزانە نەبوون کە لە هەرێمی کوردستان بەردەوام بەرچاومان دەکەوێت لەسەر شەقام و کوچە و کۆڵانەکان ئاژەڵان ئازار دەدرێت بەو هیوایی کە هەمومان هاوکار بین بەوەی کە ئاژەڵەکان ئازار نەدەین و بیان بینە و شوێنەی کە قەرارە شوێنی تایبەتیان بۆ بکرێتەوە ئەڵقەیم زاری بەرنامەی پامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردێک